لە پێش هەرچی میدیاوە ئەلێرەوە پێم گوتن کە بافڵ تاڵەبانی لە ئەمریکایە. تەنانەت بەشێک لە کەسە نزیکەکانی خۆیشی نەیان دەزانی کە ئێمە باسمان کرد. باوەڕکەن سایقیە و تەیارەیەش نەیدەزانی کە کاک بافڵ سەفەرەکەی پێکردووە. ئێرە پایتەخت میدیایە، هەموو شتێک بە بەڵگە و مستەمسەکەوە بڵاو دەکاتەوە. هەرچەند سعاتێک دوای زانیاریەکانی ئێمە کاک بافڵ لەگەڵ برادەرە یوتیوبەرەکەی دەرکەوت. بۆیە وتیشمان ئەم سەردانەی کاک بافڵ ناودەنین سەردانێکی یوتیوبەرانە. بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی بە سەردانێکی یوتیوبەرانە گەیشتۆتە ئەمریکا. دوێنێ لە کاتی تەقەکردن دەرکەوت. یوتیوبەرەکەی هاوڕێی کە ناوی بێن ستۆیێرە وێنەیەکی خۆی و بافڵ تاڵەبانی لە ئینستاگرام پۆست کردووە. اینجا چاوەڕوان دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا لە چەند سەردانێکی گرنگ و ڕانەگەیەندراودا بافڵ تاڵەبانی بچێتە چەند گازینۆیەکی بەنێوبانگی ئەو وڵاتە، چونکە دەیەوێت ئەم جارە تۆڵەی دۆڕانەکەی سەفەری ڕابردوو بکاتەوە کە لە گازینۆیەکی لاس ڤێگاس بڕی 31 ملیۆن دۆلاری دۆڕاند بوو. زانیاری هەیە ئەم جارە بافڵ تاڵەبانی قوبات تاڵەبانی براشی لەگەڵ خۆی بردووە بۆ ئەمریکا. دەیەوێت لە ڕۆژانی پشووی جەژنی قورباندا لە ئەمریکا بەیەکەوە سەردانی چەند شوێنێکی دڵگیر و خۆش بکەن. ئەمە جیا لەو شوێنانی دیکە کە بۆم باسکردن. لە کاتێکدا کە کوڕانی تاڵەبانی لە ئەمریکان لە سلێمانی کاری قاچاغ هەر بەردەوامە. هەر دوێنێ شەو پەرلەمانتارێکی هەڵوێست لە پەرلەمانی عێراق ڕایگەیان لە بازگەی بانی مەقان لە چەمچەماڵ پارەی قاچاغ وەردەگیرێت و داهاتەکەی دەچێتە دەباشان. بە جۆرێک هەر جۆرە بارە سوتەمەنیەک لە کەرکووکەوە بهێنرێتە سلێمانی یا بە پێچەوانەوە بۆ هەر 1000 لیترێک 350,000 دینار بە بێوەسڵ وەک سەرانە وەردەگیرێت. ئیدی هەر ئەمەیە وای کردووە بانزین و گاز لە سنووری سلێمانی گران بێت. پێشتر عەلی حەمە ساڵح بڕیاردەری ڕەوتی هەڵوێستیش با دەیان جار باسی گەندەڵی و کاری قاچاخی لە سنووری یەکێتی کردووە. لە دوایین بڵاوکراوەشیدا ڕایگەیان بە ئاگاداری کوڕانی تاڵەبانی لە بازاڕی دۆلارەکە لە سلێمانی نووسینگەی قاچاغدانراوە و بۆ لووتکەی دەسەڵاتی یەکێتی کار دەکەن. زانیاریەکانی ئەو پەرلەمانتارانە دەری دەخەن. هەر ئەو پارەی قاچاغ و سەرانەیەیە کە لەلایەن کوڕانی تاڵەبانیەوە لە گازینۆکانی ئەمریکا بە هەدەر دەدرێت و لەو لاشەوە سلێمانی بەدەست بێ پرۆژەیی و خزمەتگوزاریەوە دەناڵێنێت. یوتیوبەر و گازینۆ و مەزادی چەکتان باش.